ئازیانی کورسانی و سڵاتان لەبێت ئەمێوارەیەش لە بەرنامەیەکی نوێی فایل و دیاردۆ لەگەڵتانە بین. 21 نۆ یەکەم ڕۆژی دەستپێکردنی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات. لەگەڵ ئەوەی کە هێشتا گرفت و کێشە لە خوێندن و لە موچەی مامۆستایان و لە بابەتی بایکۆت و داوام نەکردن و ئەو شتانەی کە ساڵانی ڕابردوو ئێمە بینیمان هێشتا بۆ ئەم ساڵیش ئەو گرفتانە چارەسەر نەکراون و بەردەوامی هەیە. پرسیار ئەوەیە، ئایا دەرگای خوێندنگەکان 21 نۆ دەکرێتەوە یاخود نا؟ ئایا ئەو ئامادەکاریانەی کە پێویستن بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە پەروەردەی ناوچەکان و شار و پارێزگاکانی تر بە شێوەیەکی گشتی تەنها لە سلێمانی ئێمە باس ناکەین، ئەو ئامادەکاریانە کراوە یاخود نا؟ مامۆستایان دەیانەوێت ئەم ساڵ بۆ خوێندن بچنە هۆڵەکانی وانەوتنەوە یاخود داواکاریەکانیان چییە؟ ئەوانەی کە ئەوان دەیانەوێت تا چەندی جێبەجێ کراوە و تا چەندی دەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەم ساڵ. هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە بابەتی خوێندنگەکان و بینای خوێندنگەکان و کەمی خوێندنگەکان و ئەو پێویستیانەی کە بۆ خوێندکارێک بۆ ئەوەی کە ساڵێکی بە پلان لە خوێندن دەست پێ بکە، ئەمانە ئامادەکاری بۆ کراوە یاخود نا؟ هەموو ئەم پرسیارانە و زیاتریش ئەم ئێوارەیە لە فایل و دیاردەوە وەڵامەکانی وەردەگرن. زۆر بەڕێز نەژاد عەبدوڵڵا بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بە سوپاسەوە ئەم ئێوارەیە لەگەڵ ئێمە ئامادە دەبێت. زۆر بەخێر بێ مامۆستا. محەممەد کەریم بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕانیە لە ڕاپەڕینەوە لە ڕانیەوە لەگەڵمان دەبێت کە بەڕێزیان بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕینن. زۆر بەخێر بێن بەڕێزیشتان مامۆستا محەممەد. سۆران عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەڵەبجە لە پارێزگای هەڵەبجەوە بە سوپاسەوە لەگەڵمان ئامادەی دەبێت. مامۆستایانیشمان لەبیر نەکردووە. عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە هەولێرەوە بە سوپاسەوە بەڕێزیشان لەگەڵمان دەبن. ئەویش باس لە مافەکانی مامۆستایان و داواکاری مامۆستایان، ئەوەی کە مامۆستایان دەیانەوێ، ئەوەی کە پێویستە بۆیان بکرێ لە زاری مامۆستا عەبدولواحیدەوە گوێبیست دەبن. دووبارە هەموو لایەک بەخێر بێن. مامۆستا نەژاد منەمەوێت سەرەتا بێمە لای بەڕێستان. 21 نۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندنە. ساڵانی ڕابردوو بینیمان بە کۆمەڵێک کێشە و گرفت و سەرباری ئەوەش کە خوێندن بەردەوامی هەبوو، سەرباری ئەوەش کە نمرەی زۆر باش هات لەگەڵ ئەوەی کە چەند مانگێک خوێندن لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی دواکەوت، بەڵام ئەنجامەکانیش دڵخۆشکەر بوون. بەڵام بۆەوەی ئەم گرفت و کێشانە چارەسەر بکرێ، بۆەوەی هەموو ئەو شتانەی کە ساڵانی ڕابردوو لە پرۆسی خوێندن هەبوو دووبارە نەبێتەوە، پلانتان چییە بۆ ئەم ساڵی خوێندن؟ بەڵێ ئێوارەتان باش. دیارە لە دوای ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان و نەبوونی موچە و بودجە و شەڕی داعش و ڤایرۆسی کۆرۆنا و هەموو ئەو کێشانەی دیکە کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبنەوە، گورزی شێربەر پەروەردە دەکەوت بەداخەوە کە ئەمە هەموو هەرێمی کوردستان بوو و هەموو وەزارەتەکان بوو و هەموو چین و توێژەکان بوو و کێشەکە تەنیا کێشە نەبوو لە پەروەردە، بەڵکو لە هەموو هەرێمی کوردستان و لە هەموو دام و دەستگا حکومیەکاندا ئەم کێشەی موچە و بودجێ هەبوو. ڤایرۆسی کۆرۆنا پەیوەندی بە هەموو تاچێکەوە هەبوو لە هەموو عالەمە. شەڕی داعش بە هەموو عێراق ڕوبەڕووی ئەو شەڕە نەخوازراوە بووە. بەڵام هەموو ساڵێک لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری سلێمانی و هەڵەبجە و ئیداری سەربەخۆی ڕاپەڕین و گەرمیان کێشەی بایکۆت و داوام نەکردن ڕووی ئەدا. ساڵ هەبووە بایکۆت سەر و 120 ڕۆژی تێپەڕاندووە کە بەپێی سیستەم دەبێت لە ساڵێکا 180 ڕۆژ داوام بکرێت بۆەوەی کە تۆ پرۆگرامی تاواتی بدەی بە فێرخوازەکانت. نەمامۆستایان لەگەڵەوە بوون کە بایکۆت بکرێ و دەوام نەکرێ و نە دایک و باوکی قوتابیان و خوێندکاران لەگەڵەوە بوون و نە هیچ دام و دەستگایەکی حکومی و حیزبی نەڕێکخراوەکان نەکردی تایبەت لەگەڵ ئەوە نەبوو کە بایکۆت بکرێ. ئەمە وای کرد ناوەندە ناحکومیەکان کە کەرتی تایبەت دەبێ بەڕێوە ڕێژەی تەلەبەیان ڕوو لە زیادبوون بێت و داواکاری دایک و باشی قوتابی خوێندکارانە لەسەر بێت. لەو لاشەوە ناوەندە حکومیەکانی خۆمان بەداخەوە پەچی کەوتبوو. بەڵام جگە لە ساڵی 2010 لەگەڵ ساڵی 2022 کە 2 ساڵ بوو بە تاواتی بەپێی ئەو پرۆگرامی کە وەزارەتی پەروەردەدای نابوو دەوام کرا و کێشەی موچە نەبوو. هەموو ئەو ساڵانەی تر نەخواستی پەروەردە بووە، نەخواستی مامۆستایان بووە، نەخواستی قوتابیان و خوێندکاران، نەخواستی دایکان و باوکانی قوتابیان و خوێندکاران بوو. ئێمە تەمە ناکەن بۆ ئەم ساڵ بە پێی دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە
پێشکەمێک لە ڕاگەیەنراوێکا بڵاو کرایەوە و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند و کۆمپانیەکان کە بە هاوبەشی پێکەوە گرێبەستێک ئەنجام دەدەن ئەمڕۆ پرسی کۆبوونەوە پێنجومنی وەزیران دوو پرسبوویەکیان موچەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە ئەوەندە ئێمە بە دۆداچوونمان کردووە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی عێراقا لایانی قانونیەکەی تەوحیدی لیستی موچەی هەرێمی کوردستان و عێراق تەواو بووە تەنها لایەنە تەکنیکیەکان ماون لایەنە تەکنیکیەکانیش دوامۆڵەت سیوێکی دوانزەیە کە دەبێت هەموو مامۆستایان و هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانیان بە ئەلکترۆنی بکرێت و ئەم کێشەی موچەیە نەمێنێ ئیتر ئایا مامۆستایان ئێمە کە سوکاری قوتابیان و خوێندکار ئەم پرسیارە لە خۆمان بکەین و لەوانش بکەین دیسانەوە وەکو 10 ساڵی پێشوو کە 10 ساڵی تاڵترین 10 ساڵ بووە لە مێژووی هەرێمی کوردستان بەو شێوازە بەردەوام بین لەگەڵ هەموو ئەو بایکۆتانەیە دواتر بە پەلە پرۆسکێ مامۆستا بە دەروونێکی نائارامەوە بە پەلەپەلێکی زۆرەوە بە پرۆگرام تەرەکردنەوە بە ئیمتیحان پێشخستن و دواخستنەوە ساڵەکەمان تێپەڕان یان ئەم ساڵێکی ئاسایی بێ چاوەڕێی ئەو ئیشە تەکنیکیانە بکەین کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقی ئەیکەن بۆ موچە بەردەوام بین ئێمە مامۆستا ئەو بایکۆتانی کە باسی دەکەی لە ساڵانی پێشتر بە هەر هۆکارێک بوو بێ باسم لەوە کرد کە لەگەڵ ئەوەش نمرەی خوێندکاری پۆلی 12مان بینیوە کە بەڕاستی نمرەی باش هاتووە ینی لەگەڵ ئەوەی کە چەند مانگێکیش بایکۆت بوو بێ بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئێمە باسیەکەین ینی بۆ نمونەتە لە بەیەکەم ساڵ پۆلی 5 چێتە 6 پۆلی 6 چێتە یەکی متۆستە کە ئێستا وزەم حوتی پێڵێن ئەمانە ئەگەر تۆ ئەم منهەجی کە بۆ دیاری کراوە بە کاملی نەیخوێنی ڕەنگە کە ئەچیتە قۆناغێکی تر ئەو قۆناغە تاواکەری منهەجەکەی پێشتر بێ کە تۆ ئەوەت بە کاملی نەخوێند بێ جۆرێک لە سەر لە شێوایی بۆ تەلەبە دروستەکە ئەمەی کە بینی وتانە و ینی باس کراوە هەر بەڕاستی ئەم ساڵانی پێشتر کە ئەم بایکۆتە هەبووە ئەم زەربەیە لە تەلەبە درراوە ئێمە دڵی خۆمان بۆ خۆش نەکەین هەموو ساڵێ کە دەرەجێ باش هاتوو لە سلێمانی بایکۆتیش بۆ تەسیراتی نەبووە لەبەرەوەی پرۆگرام ساڵانە وەرزی یەکەم پەیوەندی بە وەرزی بڵین وەرزی دووەمی قۆناغێک پەیوەندی بە وەرزی یەکەمی قۆناغی دوای خۆیەوە هەیە هێشتا تەسیراتی بایکۆت نەگەیشتۆتە پۆلی 12 لەبەرەوەی لە 10 ساڵی ڕابردووە ئەو مناڵێک کە لە قۆناغی یەکی باخچە بووە ئێستا دەرچۆ بە پۆلی نۆ ئەم ساڵەچێتە نۆ ئەم ساڵ دەرەکەوێت لە پۆلی نۆیە بەڵێ بایکۆت چه زەربەیەکی لیاوە و 3 ساڵی دیکە لە قۆناغی 12 ئەم مناڵە ئەگاتە قۆناغی 12 3 ساڵیکە دەرەکەوێت کە ئەمە بایکۆت چه زەربەیەکی لیاوە بۆیە ئێمە جارە دڵی خۆمان خۆش نەکەین بۆی کە ئەم چەند ساڵە یەکەمەکان کە دەرەجی باشیان هێناوە جگەل لەم ساڵکەی ئەعلان نەکراوە بە پێی فەرمانێکی وەزارەتی پەروەردەکە ڕانەگەیەنرا ساڵەکانی دیکە کە ڕاگەیەنرا یەکەمەکانی زانستی لە سلێمانی یەکەمەکانی وێژەی لە هەولێر یەکەمەکانی پیشەی لە ناوچێکی دیکە لە پارێزگایەکی دیکە بۆیە جارە تەسیراتی بایکۆت هێشتا دەرنەکەوتووە بایکۆت تەنیا تەسیر لە پرۆسەی پەروەردە و خوێندن و فێرخواز ناکە تەسیراتی هەیە بەسەر دایکوباوکی قوتابیان و خوێندکارانیشەوە تەسیراتی هەیە بەسەر بازاڕیشەوە کەسابەتی ژەوەستێت چکە ئێمە بەس لە بەڕێوەبەرایەتی گشتی پەرۆدەی سلێمانی 47345 قوتابی خوێندکارمان هەبووە تا دەینۆ لە دوای دەینەوە دیارە زیاتریشی کردووە واتە 47345 بنیەی بەشەری لە ماڵەوە بووە 42956 مامۆستامان هەیە کەواتە لە ساڵی پێشووە کە ئەمە زیاتریش بووە 45000مان هەبووە بە مامۆستایانی ئەو کات وانە بێژ و گرێ بەست و هەمیشەیەوە خۆبەخشەوە ئەم ڕێژەیە ئەکاتێک لەسەر چواری دانیشتوانی ئەم ناوچەیە یعنی یەک لەسەر چوار بێ ئیش بووە لە ماڵەوە بۆ مەسروفاتی نەکردووە بازاڕی بەکارنهێناوە هۆیەکانی گواستنەوەی بەکارنهێناوە دوکانی جلوبەرگ و قرتاسی ئەوانەی بەکارنهێناوە هەموو ئەو پیشەوەرانە کەسابەتیان بەرەو لاوازی ڕۆیشتووە داهاتیان کەم بۆتەوە و لەگەڵیشە ئەو سێ لەسەر چوارەی کە ئەمێنێتەوە لە خزمەتی ئەوێک لەسەر چوارەیە ئەوانش بە هەمان شێوە دایک و باوکانی قوتابیان و خوێندکاران کە کارەکەن بۆ قوتابی خوێندکارەکانیانن مامۆستا ئەگەر دەوام نەکات فێرخوازەکەی لە ماڵەوە بێ خۆ هەر مامۆستا و فێرخوازەکە زەرمەند نابن ئەوانەش کە باسم کرد هەمووی زەرمەند دەبن ئەوانەشی کە ئەیانەوێ داهات بۆ ئەم تاکە کۆکەنەوە ئەوانش لە بارێشی دەرونی نائارامان بۆیە تەسیراتەکە بۆ هەموو چین و توێژەکان بۆ تەنیا بۆ پەروەردە نەبووە بەڵام ئەوەی کە خەم بووە خەمەکە خەمی پەروەردە بووە چونکە ئێمە پرۆسەی پەروەردە لە لای ئێمە تووشی شەرەل بووە تووشی وەستان بووە ئەمە زەربە گەورەکەیەک بەرپەروەردەکەوت زۆر باشە دەست خۆش مامۆستا دواترە گەڕێمە وڵات ئەچینە دەڤەری ڕاپەڕین مامۆستا محەممەد ئەوەی کە مامۆستا نەژاد باسی کرد
بە شێوەیەکی گشتی ئەمە لە ساڵانی پێشتر بینیمان ینی پرۆسی پەروەردە بەو شێوەیە بوو. ئێمە گەر لەسەر ئەم بابەتە قسە بکەین ناڵێن مامۆستا خەتابارە یان نابێ بایکۆت بکرێ یان بەو شێوەیە لەبەرەوەی ئەگەر گوێ لەوانیش بگری ئەوانیش بیانویان هەیە قسەیان هەیە بۆ ئەوەی کە پارەی هاتوچەی مەکتەبەکەی پێ نییە چۆن بچێت دەوام بکە. بۆیە بە شێوەیەکی گشتی کە باس لەم بابەتاکەین ئێمە دەمانەوێت دوجار لە بەرژەوەندی خوێندکاران چکە ئەو مامۆستایی کە لە ماڵەوەی و بایکۆتەکە لانی کەم خۆی 3 بۆ 4 منداڵی هەیە کە خوێندکارن و پێویستی بەوەیە بچێتەوە بۆ خوێندن و زەربە بە مناڵەکانی خۆی نەگا. بۆیە پرۆسەی پەروەردە لە دەڤەری ڕاپەڕین بۆ ئەمساڵی خوێندن پلانتان بۆ داناوە ئامادەکاریەکان چییە چۆن دەتانەوێت هەموو ئەو کێشە و گرفتانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو بۆ ئەم ساڵ دووبارە نەبێتەوە. بەناوی خۆی گەورەبان ئێوارەتان باش دیارەوەی مامۆستا نەجات باسی کرد لە سەرتاسەری ئەو دەڤەرە وەکو یەکەوە هەمووشتن وەک چۆن لە کەشتیەکەین هەمومان لەو کەشتیین بەیەکەوە بۆیە کاریگەریەکان لە سلێمانی و لە ڕاپەڕن هەمووی هەریە کاریگەریە و ئامادەکاریەکان ئەوەی کە دەکرێت لەو بایکۆتە مامۆستا 2000 زێرمەندووە هەموو مامۆستا کەموسیۆ نکتووە هەم منداڵەکەشی کە بێ خوێندن بووە مامۆستایان 2000 مزاحیە لە مەسەلەکەدا بۆیە ئەو قسانی مامۆستا نەجات هەمووی ڕاستە و ئامادەکاریەکان و لەسەر مەسەلەی معاش ئەوە دیارە پەیوەندی بە حکوومەتی هەرێم حکوومەتی عێراقەوەیە هیوادارین بە زووترین کات چارەسەر بێ و ئامادەکاریەکان ئێمە وەکو ئیداری ناوەندەکان وەکو ناوەندەکانی خوێندن هەموو ئامادەکاریە کراوە و تەربیەکان هەوڵیان داوە کە میلاکات ڕێکخەنەوە لەو بە نەخسیش بێ و ناوەندەکانی خوێندن ئامادە کراوە کتێبدا بەش کراوە و چاوەڕوانی 21 مانگین کە زەنگی ساڵی خوێندن لێ بدە بۆیە ئەوەی کە لە داڤی ڕاپەڕ لە سلێمانی و ڕاپەڕ هەڵەبجە هەموو یەک شتە هەموو یەک پاکێجە و بەیەکەوە بەستراوە هەموو جارێک کە بایکۆت بێ لە هەمووی بایکۆتە کە بایکۆت دەوێت لە هەمووی بەیەکەوە شکا بێ لە هەمووی بەیەکەوە شکاوە بۆیە هەموو ئامادەکاریەکانی کە کراوە ئیداری ناوەندەکانی خوێندن بە سوپاسەوە تەربیەکان هەوڵیان داوە بە پێی توانەوە لەوەم ساڵ مشکلێکی هیچ میلاکاتێکیش بۆیان دانانرێت لە تەربیێرانی بوون نمونەیە پێشدەر هیچ میلاکێکیان وەدانەوە دەبێت بە هەوڵ و بە تەکمیلە و بە هەموو شێوەیەک میلاکاتی خۆی ڕێخاتەوە تەربیەکان ئەوەیان کردووە و ئیداری ناوەندەکانی خوێندن بەڕێوەبەرە بەڕێزەکان و یای دەدەرەکانیان بە سوپاسەوە ئیشرافیش هەموو هەوڵێکیان داوە بەڕێوەبەری ناوەندەکانی خوێندن شتەی دابەشکردنی وانەکانیشی داناوە و لە یەکی نۆ مامۆستایان پەیوەندیان کردوتەوە بۆیە هەموو ئامادەکاریەکان کراوە لە ڕووی لۆجستی لە ڕووی مەیدانیەوە بەڵام چاوەڕێی ڕۆژی 21 دەکەین ئایا ئینشاءڵڵا هەمووی بە درونێکی ئارام و چینەوە وەڵعەکە کۆتایی پێبێ. باشە مامۆستا گرفتی پەرتووک و بیناو ئەو پێداویستی و کەلوپەلانەی کە بۆ خوێندکارێک پێویستە ئەمانە هەمووی لەلای ئێوە چارەسەر و هیچ گرفتێک نیە لەوبارەوە؟ لە ڕووی پەرتووکەوە کێشەی پەرتووکیان نییە لە ڕووی ناوەندەکانی خوێندن بۆ خۆت زانی چەند ساڵە 10 ساڵیش دەبێ گەنها 1 ساڵ وای 20 میلیارد کەلوپەل پێداویستی کراوە دەنا هیچ کە 10 ساڵیش دەبێ هیچ ناوەندێکی خوێندن کەلوپەلی بۆ دابین نەکراوە هەمووی لە ڕێی ئەنجومەنی باوکان خەڵکی خوێرخواز سوپاسی هەموو خەڵکی دەکەین ئەنجومەنی باوکان کە توانیەوە کە موکوڕی ناوەندەکانی خوێندن پڕ بکەنەوە تعمیرات بەڵێ حکوومەتی هەرێم هەوڵیداوە و کۆمەڵێک مەکتەبی زۆر لە تعمیراتدا بەڵام بەهۆی قەیرانی دارایی و نەتوانراوە تعمیراتەکانیشمان تەواو بکری لەنا زیاتر لە 100 مەکتەب بوون لە سنووری بەرەوەتی پەروەردەی ڕاپەڕین لەژێر تعمیراتدایە وە کۆمەڵێک بینا تعمیر کراوەتەوە بەڵام بە سستی دەڕوایشەکە چووکە پەیوەندی بە پارەوە هەیە کە لە بانکەکاندا کەمە. باشە دەستخۆش مامۆستا با بچینە پارێزگای هەڵەبجە مامۆستا سۆران سڵاوت لێبێ ئامادەکاریەکان لە لای ئێوە چییە بۆ ڕۆژی یەکشەممە کە یەکەم زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لێ دەدرێت؟ بەناوی خوای گەورە سوپاس بۆ جەنابت و بۆ بینەران و سوپاسیشم بۆ هاوڕێیانم کاک محەممە و کاک نەژاد وە برای گەورەم مامۆستا عەبدولواحید سەبارەت بە ئامادەکاریەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە وەکو هاوڕێیانم باسییان کرد لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەیدیش ئامادەکاریەکان دەستی پێکردووە هەر لە وەرگرتنی خوێندکار و ڕێخستنی میلاک لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە و دابەشکردنی هۆبەکان لە قوتابخانە و خوێندنگاکانە و خشتەی بەشەوانەی مامۆسایان و تەوزیعکردنی کتێب بەسەر ناوەندەکانی خوێندنە و هەموو ئەوانە دەستی پێکردووە قوتابخانەکان ئێستا لە حاڵەتی ئەوان خەریکی شۆردنی قوتابخانە و خوێندنگاکان بۆ ئەوەی
ئیشەڵا لە 21 خوێندنگایەکی پاک و جوان بەڕووی خوێندکارانە بکەینەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە. باشە مامۆستا سۆران، ئەو گرفتانە چی بوون کە ساڵانی پێشتر ئێوە هەتان بوو بەدەر لە بابەتی موچەکە ئەوە گرفتێکە بە تەنها مامۆستایانی نەگرتوێتەوە، ینی بابەتێکی گشتگیرە و سەرجەم فەرمانبەران لە هەرێمی کوردستان ساڵانێکی زۆرە بەدەست ئەم بابەتەوە دەناڵێنن. بەدەر لەوە ئەو گرفتانەی تر چی بوون لە سنووری پارێزگای هەڵەبجە کە ئێوە هەتان بۆ دەتانەوێت بەڕاستی بۆ ئەم ساڵ چارەسەر ببێ؟ خۆتە زانی سێکتەری پەروەردە پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ژیانی خەڵکەوەیەوە ژمارەیەکی زۆر خەڵک لە ناو پرۆسەکە بەرکەوتنی هەیە لەگەڵ مامۆسا، لەگەڵ قوتابخانە، لەگەڵ ڕەحلە، لەگەڵ هەموو ئەو پێکهاتانەی کە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانان. گەورەترین کێشە لە سنووری پارێزگای هەڵەبجەوە دڵنیام لە سنووری پارێزگاکانی تریژەم ئەم گرفتانە بە شێوازێ لە شێوازەکانەیە. یەکێ لە گرفتەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە نەبوونی فەرمانبەر کە کێشەیەکی زۆری لە ناو ناوەندەکانی خوێندن دروست کردووە لە کارگوزار، لە پاسەوان، لە باخەوان کە ئەمانە پێویستە ڕۆژانە ناو قوتابخانە و خوێندنگاکان پاک بکرێتەوە. بۆتە گرفتێکی گەورە بەهۆی ئەوەی کە بەش بە حاڵی خۆمان لە سنووری پارێزگای هەڵەبجە لە 2010 یەک فەرمانبەر بۆ ناو ناوەندەکانی خوێندن وەک فەرمانبەری خەدەمی دانەمەزراوە کە ئەمە گرفتێکی گەورەیەوە بەردەوامیشە و پێویستە وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بیرێک لەوە بکاتەوە. یەکێکی تر لە گرفتەکان لە سنووری ئەم پارێزگایە وەک جەناب تەزانی هەڵەبجە لە دوای ڕاپەڕین لەگەڵ زەوی هەمووی تەخت بوو و ژێرخانی پەروەردەی ئەکرێ بڵێن ژێرخانێکی زۆر باش نەبوو، بەڵام وردە خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرمایەدارانی نیشتیمانی لە سنووری ئەم پارێزگایەوە ڕێکخراوەکان وردە دەست بە بنیادنانەوە و پتەوکردنی ژێرخانی پەروەردەی لەم پارێزگایە کراوە کە ئەمەش گرفتێکی دیکە بوو لە سنووری پارێزگاکەمان. هەموو ئەمانە کاریگەری لەسەر پرۆسەکە بوو. وردە ئیشەڵا بۆ ئەم ساڵی نوێی خوێندن بە هیواین هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی عێراقیش کێشە و گرفتی مامۆسایان چارەسەر بکا بۆی بتوانین پرۆسەیەکی ڕێکوپێک و ئارام بەڕێکەین. باشە دەست خۆش مامۆستا، دواترە گەڕێمە وڵاتبار بچینە هەولێر بۆ لای مامۆستا عەبدولواحید. مامۆستا سڵاو لێبێ. ئێستا هەموو ئەو بینەرانەمان کە مامۆستان بەڕاستی چاویان لە دەمی تۆیە، ئەیانوێ بزانن تۆ بە ناوی ئەوانەوە چی دەڵێیت لەسەر داواکاری مامۆستایان و مافی مامۆستایان و ئەوەی کە پێویستە بۆ ئەم ساڵی دەستپێکی خوێندن بۆ مامۆستایان بکرێت؟ مامۆستایان لە ساڵانی ڕابردووش لەگەڵ ئەوەی کە بایکۆتیان کردووە دەزانین، یانی ئەمە چەند جار بەرنامەمان بۆ کردوون کە هەر لەگەڵ بەڕێزیشتانە کە بەڕاستی مامۆستا چی دەوێت، یانی داواکاری مامۆستا چییە؟ ئەو داواکاریانی کە مامۆستایان لە ساڵانی ڕابردوو هەیان بوو و بایکۆتیان بۆ دەکرد بۆ ئەم ساڵی خوێندن تا چەندی جێبەجێ کراوە و ئێوە دەتوانن چیان بۆ بکەن؟ زۆر سپاس، سڵاو لە ئێوە و سڵاو لە هەموو ئەو بەڕێزانەی کە لەگەڵتن میوانتن، مامۆستا نەژاد و مامۆستا محەممەد و مامۆستا سۆرانی بەڕێز. دیارە خۆتان دەزانن پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی بنیادیە و پرۆسەیەکی ئەساسیە بۆ پێگەیاندنی کۆمەڵگا. ئێمە ئەگەر پەروەردەیەکی باشمان هەبی بە دڵنیاییەوە نەوەی باشمان دەبی و بە دڵنیایەوەش دوا ڕۆژەکەشمان لەوەی کە ئێستا تێیدان مسۆگەرترە بێ. و هەموو لایەکمان ئەو ڕاستێژ دەزانین ڕاستە دام و دەستگای تریش هەیە، هەموو کێشەکان هەموو دەستگاکانی گرتبووە کە بەڕێزانیش ئاماژیان پێدا، بەڵام من بەڕاستی هەمیشە وتومە هەموو دەستگاکان دەتوانن ئیشەکانی خۆیان بکەن بە هەر شێوازێک هەبێتن، بەڵام پرۆسەی پەروەردە دەبی لای ئەساسی لێ بکرێتەوە، پشتیوانی مادی و معنەوی تەواوی هەبی بۆ ئەوی کەوا پرۆسەکە بە شێوەیەکی ڕاست و دروست بەڕێوە بڕوات. چونکە ئێمە ناکرێت پەروەردەی ڕاگوزەرمان هەبێت ڕۆژ بەڕێ بکەین، منهەجەکان ئیتر بە کاڵ و کورچیەوە بەڕێوە بچێت. ئاماژەشیان پێدا بەڕێزان ئێمە ساڵانە کومان ڕابواردووە و چۆن تەعاملمان لەگەڵ قوتابیان و خوێندکاران کردووە و چۆنی توانیمانە ساڵەکە بەڕێوە بین. دیارە هەموو لایەکمان ئەو ڕاستێ دەزانین تەنها ڕۆژ بەڕێکردن بووە و من تاکیدیش دەکەمەوە هیچ ساڵی مامۆستا ئەوانەی ساڵانی پێشوو پەروەردەی ڕاگوزەر بوو. بەڵێ من بە دڵنیاییەوە دەرێم، چونکە بەداخەوە هەندێک جاریش گوێمان لێ دەبی ئەڵێن نمرەکان باش بوون، نەتیجەکان باش بوون. لەکوێ نەتیجەکان باش بوون؟ ئێمە پرۆسەی پەروەردە بەخۆی یەکەم جار پەروەردەکردنە ئینجا فێرکردنە، ئەمە
خۆشی وەزارەتەکە ناوی وەزارەتی پەروەردەیە یعنی تۆ دەبێت تاکێک پێ بگەێنێ کە ئەم تاکە جێی خۆی بکاتەوە لە ناو کۆمەلگا و بەرپرسیارەتی دو ڕۆژش هەڵبگرێ واتە تۆ دەبێت هەموو ئیمکانێتێک فراهم بکەیت بۆ ئەوی ئەو ئینسانە بتوانێت ئینسانش ینی ئەو منداڵە بتوانێت لەگەڵ ژینگەکە تەحمل بکە و دوجاریش پێ بگات و دوجاریش تحملی مەسئولیت بکاتن لەبەرەوە ئێمە پەروەردە ئەساسە پرۆسی پەروەردەش تەنها بریتی نیە لە قۆناغی 12 ئامادەی پرۆسی پەروەردە بریتە لە 12 قۆناغ زائیدەن قۆناغی پێش سەرەتاییش کە ئەوش بریتە لە باخچەی منداڵان و ئەوانە ئێستا لە وڵاتان پرایمەری سکولیشان هەیە ینی پێش خوێندنی تەوزیمیشیان هەیە لەبەرەوە لەبەر گرنجەکەیتی بۆیە بەڕاستی ئێمە زۆر تێبینیمان هەبوو لەسەر ساڵانی ڕابردوو و هەمیشە ئەومان ڕاگەیاندووە ئەو جۆرە پەروەردەکردنە پەروەردەیە کە بەڕاستی پەیوەندی بە پێگەیاندنی کۆمەلگاوە نییە تەنها ڕۆژ بەڕێکردنەوە و ینی بگەینە کۆتایی ساڵ ئیتر چۆن دەگەینە کۆتایی ساڵ بە شێوازێک دەکەینە کۆتایی ساڵ ئەمە شتێکی ترە دەبێت بەڕاستی باسی لێوە بکرێەوە توێژینەوەی لێ بکرێ لێکۆڵینەوەی لێ بکرێ ئێمە لە ساڵی خوێندندا پێویستیمان بە 200 ڕۆژی دیراسی هەیە وەڵام هیچ ساڵێک ئێمە لە 100 ڕۆژ تێپەڕی نەکردو ڕەنگە کەمتر جوو بێتن و هەموو ساڵی ئێمە پێویستیمان بە میلاشی شایستە هەبووە بەداخەوە هەمیشە بە پینەوە پەڕۆ بڕێوە چوە ینی وانە بێژ هێنراوە ئیتر وانە بێژش تەعاملێکی زۆر مەسئولانەی لەگەڵدا کراوە یعنی لە پێدانی امتیازاتەکانی لە پێدانی پێدراوەکانی و لە کۆمەڵک بابەتی ترە ئەمە کێشەی قوڵن ینی ئەم وەزارەتی پەروەردە 10 ساڵە 11 ساڵە بودجەی بۆ تەرخان نەکراوە لەکوێی دنیا هەیە تۆ وەزارەتەکەت هەبیتن وەزارەتەکە وەزارەتێکی بنیادیبی پەیوەندی بە تاکی بە هەموو تاکەکانی کۆمەلگاوە هەبی بە هەموو خێزانەکانەوە هەبی تۆ بودجەیەک نەبێت تەرخانی بکەیت دەست بە ناوەندەکانی خوێندن دابێنیەوە نۆژەنیان بکرێەوە وەسایلی فێنەکەروان بۆ دابین کە وەسایلی گەرمکەروان بۆ دابین بکەیت و لە هەمان کاتیشدا ئەو شتانی کە پێویستن بۆ جوانکردن و بۆ تەشویقکردنی قوتابی لە ناو ناوەندەکانی خوێندا کە بریتە لە چالاکی بڵین چالاکی دەرەوەی پۆل کە ئەمانە بەڕاستی زۆر گرنگن و هەروە باخچە و کۆمەڵە گۆڕەپانی یاریکردن و بابەتان ئەمانە هەمووی هۆکاری زۆر گرنگن بۆ ئەوی کەوا قوتابی تەشویق بی و زەوکی لە ناوەندەکەی خوێندن بی و مامۆستا ئەمانە پێشتر نەکراون ئەمانە پێشتر دەتوانم بڵێم ینی بەنیوەچلی هەبووینە بەڵام دەتوانم بڵێم ئەوە دەبوو زۆر ئەهمیەتی پێ بدرابێ و زۆریش هەوڵ بدرابێ بکرابێ چونکە ئێمە ئێستا قوتابیەکانمان کە لە ناوەندەکانی خوێندن بەرەبن ڕاستە و ڕاست دەرێن بەربووین ئەمە تعبیر لە ناخی دەکات کە حەزی لە ناوەندەکەی خوێندنێت چونکە لەزەتی لێ ناکات لەبەر ئەوەیە ئەم بەربوونە ئیتر بوویتە مۆدێل و هەموو قوتابیانی خوێندکارانیش دەیڵێنەوە لەبەر ئەوە بەڕاستی ئێمە اینجا هەموو ئەوانش کۆکەوە بەلایەکە وەرە سەر ژیانی مامۆستا تۆ ئەگەر پەروەردەی باشت هەبێ باشت بووە دەبی مامۆستایکی لە خەم ڕەخساوت هەبێت کەواتە مامۆستا من ویستم پرسیارەوە لە بەڕێستان بکەم مامۆستایەک بۆی بتوانێت بە دەرونێکی ئارامەوە بچێتە هۆڵی وانەوتنەوە و ڕوویەکی خۆشی لەگەڵ خوێندکارەکانی هەبێ و بیری لای ئەوە نەبێ کە هاتووە تا ناوپۆل بە چ زەحمەتیەک و بە چ ناخۆشیەک هاتووە بۆ ئەوەی هەم خوێندکارەکەش خوێندنگە بە سجن نەزانێ و بە زیندانی نەزانێ و کە ڕۆشتە دەرەوە نەڵێ بەربووین مامۆستا چی ئەوێت تا ئەم جەرونەی ئارام بێت خۆی مامۆستا پێم وایە ئێمە دەبێت بە ویژدانەوە باسی ئەوە بکەین مامۆستا هەمیشە سەرمەشقی پرۆسەی پەروەردە بووینە سەرمەشقی خۆنەویستی و دڵسۆزیش بوویرە باشە هەمومان دوای ڕاپەڕێنمان لە بیرە 6 مانگ مامۆستایان بێموچە درێژان بە پرۆسەی پەروەردە و فێرکردندا و هۆکارەکەشی ئەوە بوو هەموو کۆمەڵانی خەڵک ئەو دەم یەکسان بوون و هەمووشمان هەستمان بە بەرپرسیارەتی نەتەوەی و نیشتیمانی ئەو بابەتانە دەکرد بۆیە ناوەندەکانی خوێندن چۆل نەکران مامۆستایان درێژان بە خوێندندا مامۆستایان شتێکی قورسیان ناوێ شتێکیان ناوێ لە یاسا بە دەربێت شتێکیان ناوێ کە لە تااقەتی حکوومەت و لە توانێ حکوومەتدا نەبێتن مامۆستایان تەنها چەند بابەتێکیان پێویستە بۆ ئەی بتوانن ئەرکەکانیان بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک بە شێوەیەکی شایستە ئەدا بکەن ژیانیان دەوێت تۆ کە ژیانت نەبێ ناتوانانی ئەدای واجباتەکەت بکەی بە شێوەیەکی ڕاست و دروست ناتوانانی خۆ مرۆڤ بەدەستە خۆی نییە وەختێک تۆ بیر لە کرێخانی بکەوە بیر لە ژیانی منداڵەکانت بکەوە بیر لە پێویستیەکانی
خێزانەکەت بکەیەوە ناتوانانی ئەدای واجباتەکان بۆ فێڵ لە خۆمان بکەین بۆ بڵێن ئەمە مامۆستایان دەستە ناونەوەندەکانی خوێندن من دڵیام ئەوەی دەستە ناونەوەندەکانی خوێندنیش بە کۆڵک خەمەوە بستە ناونەوەندەکانی خوێندن ناتوانانی ئەو واجبە جێبەجێ بکاتن ئەمە لەلایەکتر پێویستە مامۆستا شکۆی ینی پارێزراوە بێت ئێمە چەندین جار هەوڵماندا یاسایەک بۆ پارێزبندی مامۆستایان دەربسێ بەڵام بەداخەوە پەرلەمانی کوردستان دەری نەکرد ئەوە عێراق لە تەکمانە یاسای پارێزبندی مامۆستایانە یا ئەمە بەڕاستی زۆر گرنگە چونکە ئێمە دەیان مامۆستامان سەدان مامۆستامان لە ساڵەکانە تووشی گیرگرفتی زۆر دەبنی بەڕاستی ئەمەش کاریگەری لەسەر هەیبەت و لەسەر شکۆ و لەسەر هەست و نستی مامۆستا دەبێتن یعنی بۆ ئێمە دەتوانین جارێکی تر پرۆسەکە بە شێوک بەڕێ بین کە دڵخوازی هەمومانی تێدا بەرز دەست خۆش مامۆستا دواتر گەڕێمە وڵات مامۆستا نەژات کۆمەڵی قسەی باش کرا من ئەمێ لەسەر هەنێک بابەت بوەستم کە بەڕاستی دەزانم ئێستا پرسیاری زۆرێک لە بینەرەکانیشمانە یەکێک لەو بامە لەسەر بابەتی موچەیانیەوە وتمانیانی شتەکە گشتیە و دەبێت چارەسەر بکرێ ینیەوە بەڵام ئەوەی کە بە پەیوەندی بە دەسەڵاتەکانی ئێوە هەبێ بۆ نمونە مامۆستایانی گرێبەست ئێمە ساڵانێکی زۆر بوو کێشەی مامۆستایانی گرێبەستمان هەبوو لە ئێستا ئەو کێشەیە چارەسەر کراوەیان بۆ ئەم ساڵی خوێندنیش گرفتی مامۆستایانی گرێبەستمان دەبێت بەڵێ دەستخۆشی بۆ هاوڕێیانم مامۆستا عەبدولواحید و مامۆستا سۆران و مامۆستا محەممەد زۆر بابەتی باشیان باس کرد لە هەموو خەمەکانی پەروەردە لە سیستەمی پەروەردە مامۆستا عەبدولواحید زۆر باش لە فەلسفەی پەروەردە شارەزایە و باسی کرد و مامۆستا سۆران و مامۆستا محەممەدیش باسی کەمە کوڕەکانیان کرد ئێمە لە ساڵانی ڕابردووە سێ جۆر مامۆستامان هەبوو مامۆستای هەمیشەیمان هەبوو مامۆستای گرێبەستمان هەبوو مامۆستای وانەبێژمان هەبوو لە دوای یەکی نوێی 2024ەوە تەنها دوو جۆر مامۆستا ماوە مامۆستای هەمیشەیە مامۆستای گرێبەستە دیارە مامۆستایانی گرێبەست سەرەتای بە گرێبەستکردنی مامۆستا نەگەڕێتەوە بۆ ساڵی 2013 دواتر ساڵی 2014 ساڵی 2013 هزار پلەی گرێبەست بۆ مامۆستایان بۆ هەموو هەرێمی کوردستان تەرخان کرا 2014 5000 پلە 2024 39000 پلە ئەوەی کە ماوەتەوە کۆمەڵک مامۆستامان هەیە کە ساڵانێکی زۆر وانە بێژ بوو لەسەر میلاشی هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکان ئەم کێشەیەمان هەیە بەڵام نانتوانی بن بە گرێبەست بە هۆکاری ئەوەی کە مامۆستای میلاک گەڕایەوە بۆ مەکتەبەکەی بۆ ناوەندەکەی جا لە مۆڵەتی داکاتی بێ یا بێ موچە بێ یان هەر جۆرە مۆڵەتێکی تر بێ یان بەهۆی ڕێخستنی میلاکاتەوە بوو ئەم مامۆستایە بێبەش بوو لەوەی کە بکرێ بە گرێبەست و ئەمانە هەمووی فۆرمێکیان بۆ پڕکراوەتەوە داتاشی زۆر باشیان هەیە لە وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران لە دوو حاڵەتە ئەمان چانسی ئەویان هەیە کە ببنە گرێبەست حاڵەتی یەکەم ئەو مامۆستا گرێبەستانەی کە بەهۆی هەر ڕووداوێکەوە بێواز هێنن بەردەوام نابن لە گرێبەستبوونیان ئەم یەدەگانە ئەسنە شوێنیان ئەما بنە جێگرەوان و بنە گرێبەست حاڵەتی دووەمیان لە دوای ئەو تەوحیدی لیستی موچەی هەرێمی کوردستان و بەغا ئێمە داوامان کردووە کە ئەم مامۆستانەش کارێکیان بۆ بکرێتەوە یان وەکو وانە بێش بەردەوام بن بە پێ ئەو شەواغرانەی کە ئەمان بێتەوە دروستە بێت لە ناوناوەندەکانی خوێندن یان ئەوانش چانسی گرێبەستبوونیان پێ بدرێت ئەمەش لە دوای تەوحیدی لیستی موچەی هەرێمی کوردستان و عێراقەکرێت تەمەناکەین ئەوانش بێبەش نەبنەوەی کە ماوەتەوە تەنها ئەو ڕێژەیە کە بێبەش نەبن لە گرێبەست ئێستا ئەو مامۆستانی کە گرێبەستن ئەکسرەتیان لە دەروی شارن ئەم مامۆستانە باری سەرشانیان زۆر قورسە بەڵام خۆشبەختانە من پێشەوەی بێن بۆم بەرنامەی ئێوە مامۆستایەک نامی بۆ ناردم ئەڵە من مامۆستایکی گرێبەستم مێردەکەم نەخۆشی درێژخانی هەیە مناڵەکەشم نەخۆشی درێژخانی هەیە بەڵام داواتان لێ ئەەکەم با ئەم ساڵ دەوام بکرێ هەر چۆنێگەکرێ با بکرێ و بایکۆت نەبێت چکە بەڕاستی من بەم بارە قورسەشەوە کە لەسەر شانمەوە بۆکرێت چیشم حەزەکەم دەوام بکرێت کەواتە ئەمە دڵسۆزی مامۆستا دەرەخە مامۆستا هیچ کاتێک پێ خۆش نییە کە بایکۆت بێت هیچ کاتێک پێ خۆش نییە کە بۆ خۆی لە ماڵەوە بێت و فێرخوازەکەشی لە ماڵەوە بێت و ئەو عیلمی کە پێێتی نەگەێنێ هەموو ئەو داواکارانێک کە لە ساڵانی ڕابردوودا بایکۆتی لەسەرکرا خۆشبەختانە بەشێکی جێبەجێکرا یەکێ لە داواکاریەکانیان ئەوە بوو کە مامۆستانی وانە بێژ بکرێن بە گرێبەستکران یەکێ لە داواکاریەکانەوە بوو کە زەوی بدرێ بە مامۆستایان و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە و سەرجەم وەزارەتەکانی تر خۆشبەختانە کراوە تاکە کێشە کە ماوەتەوە ئەویش مافێکی سەرەتایی مامۆستایان موچەیە تەمەناکەین ئەوەش چارەسەر بکرێت و نەوێنێت باشە ژمارەیەکی زۆر لە مامۆستایان خانەنشین بوون بەپێی ئەو بڕیارەی کە ساڵی پار سێ موالیت خانەنشین کراتەوە لە زۆربەی فەرمانگەکان ئەم گرفتە هەبوو بێگومان پەروەردەشی گرتوتەوە بەشێکی زۆر لە مامۆستایان
خانەنشین بوون و من هەر لە ئەسنای ئامادەکردنیان بەرنامەیە ئەویان پێ وتم کە زۆرێک لە مامۆستایان کێشەی ئەویان هێڵن ئێمە بە شەوانەکانمان زۆرە بێ لەبەرەوەی مامۆستاکانی تر کە خانەنشین بوون ئەوان وانی زیاتر دەبێت بڵێنەوە کاتەکانیان زیاتر نازانم ئەو ئینە چۆنە ئەمە ینی گرفتی بۆ ئێوە دروست کرد چۆن هەڵتاننا سێ موالیت کە خانەنشین کرا ئەمە بە یاسا کرا ینی ئەو کاتێک کە یاسای خانەنشینی هەرێم و بەغداد هاوتاکرا دەبوو ئەو سێ موالیدا خانەنشین بکرێت ئێوە چۆن هەوڵتان ناچارە سەرێم گرفتە بکەن ئەمە لە بیدایەتی ساڵی تەقویمی 2025 بەپێی ئەو فەرمانەی کە دەرچوو سێ موالیت خانەنشین کرا 2050 مامۆستا فەرمانبەر بەر ئێمە کەوتۆک و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کە خانەنشین نەبن خۆشبەختانە بە سوپاسەوە بۆیان بە لەشی ساغەوە بە تەندروستێکی باشەوە بۆیان ئەو ڕێژەیە کاری نەکردە سەر پەروەردە بە شێوەیەکی زۆر بڵاو لەبەرەوەی ئەکسەرێتی ئەم مامۆستانە لە ناوشار بوون و لە ناوشاریش لە ساڵەکانی ڕابردووە بەهۆی زۆری دامەزراندنەوە و بەهۆی زۆری گواستنەوەی مامۆستان لە دەروی شارەوە بۆ ناوشار زیادەیەکی میلاشی زۆرمان هەبوو ئەم زیادەی میلاکە بە شەوانەی مامۆستانی دابەزاند بوو لە بنەڕەتیا لە 24ەوە هێنابیە سەر 10 هێنابیە سەر 8 لە ئامادەیە لە 22 بە هەمان شێوە هێنابیە سەر 16 و 14 و 12 بۆیە ئەمە تەسیراتێکی زۆری نەکردە سەر ناوشار لە دەرەوەی شاریش کە لە 100 تا 10 ئەو مامۆستایانە بەردەرەوەی شارکەوتن مامۆستایانی دەرەوەی شار بە حکومەی زوربیان گرێبەستن کەمتر بەرەو مالی دەکەوتن جگە لە مامۆستانە کە دانیشتووی خەزانەحەکە خۆیان بوون لەگەڵ ئەو خانەنشین بوونی ئەو بەڕێزانە بە ئەم ساڵ بە شێوازی تەنسیب و تاواکردنی بە شەوانەوە تا تەنسیب و تەکمیلە ئەو گرفتە چارەسەر کرا لەگەڵ لەسەر حسابی هیلاکی ئێمە چارەسەر نا لەسەر حسابی هیلاکی نییە چکە بە پێی سیستەمی وەزارەتی پەروەردە مامۆستای بنەڕەتی بە 24 بە شەوانە بڵێتەوە لە هەفتەیەکە مامۆستای ئامادەیژە بە 22 بە شەوانە ئەمە سیستەمە ئەمە لە یاساکەی وەزارەتی پەروەردە کە لە ساڵ 2022 لە پەرلەمانی کوردستان جێبەجێکرا و پەسەند کراوە دەبێ وابێت مامۆستا ئەبێ لە هەفتەیەکە لە بنەڕەتیا 24 بە شەوانە لە ئامادەیە 22 کە ئێستا لە دەروی شار بەو شێوازێ ئەوەی کە هەبوو لە ناوشار بەهۆی زۆری میلاکەوە دابەزیەوە ئەو بە شەوانێ بەڵام خۆشبەختانە من هەر ئەو کات داتایەکەم حازر کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و بە تایبەت لە ناو شاری سلێمانی هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوە ئەگەر 5000 مامۆستای دیگەش خانەنشین بێ کێشەی میلاک دروست نابێ ئەگەر بە پێی سیستەم و یاساکە بڕۆین باش یەک گرفتی تر مامۆستا هەندێک لە مامۆستایان هەمیشەی راون بە هەمیشەی بەڵام هەر لە دەرەوەی شارە میلاکیان نەهێنراوەتەوە ناو شار ئەم گرفتە ژمارەیەکی زۆر لە مامۆستایان ئەم گرفتیان هەیە بۆ یعنی بۆ هەوڵی ئەوە نەدراوە کە میلاکی ئەم مامۆستانە بهێنرێتەوە بۆ ناو شار گرفتەکە لەکوێدایە دیارە من ئەوەش لە پێشترا ئاماژەم پێکرد ئێمە لە ساڵی 2013 کە 1000 پلەی گرێبەست بۆ هەموو هەرێمی کوردستان دامەزرا بە شێوازی گرێبەست 330 پلە بەر سلێمانی کەوت بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی ئەو کاتە ئیدارەی ڕاپەڕینش لە سەرشانی ئێمە بوو لە سنووری ئێمە بوو لە ساڵی 2014 5000 پلە بۆ هەموو هەرێمی کوردستان 1370 پلەی بەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کەوت جگە لە پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوا کە بۆیان نەبوو داوای دامەزراندنکەن بەهۆی ئەو زیادەی میلاکەوە ئەمە ساڵی 2014 کە زیادەی میلاکمان هەبوو لە ناوشار و گرێبەست شمولی ناوشاری نەکردو بەڵام لە 1 نوێی 2024 کە 39000 پلە بۆ هەموو هەرێمی کوردستان بوو 6615 مامۆستا بەر بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی کەوت لەم 6615 مامۆستایە بەشێکی زۆران لە دەرەوەی شارن 560 مامۆستایان لە ناو شارن ئەم 560 مامۆستایە 214 لە ڕۆژ ئاوای سلێمانی 346 لە ڕۆژهەڵاتی سلێمانی ئێمە پرسیارمان کرد لە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێریش بە هەمان شێوە 900 مامۆستا لە ناو سنتەری شارن کە گرێبەستن ساڵێکە بوون بە گرێبەست پێشتری جوانە بێژون لە بەرامبەریشدا ئەو مامۆستایانەمان هەیە کە لە ساڵی 2013 و 2014 گرێبەست بوون و لە 1 سی 2020 بوون بە هەمیشەیی هەتا ئێستا دەروی شارن ئەم ساڵ بەهۆی تەوحیدی لیستی موچەکەوە کە مافی خۆیان بوو گواستنەوەیان بۆ بکرێ و ئەمانیش کە لە ناو شارن بەشێکی زۆریان ئامادەی ئێوەیان دەربڕی کە ئەیانوت حەزەکەین بە پێی یاسای 1034 ئێمە هەتا تەمەنمان گەنجە بڕۆین دەروی شارەکەمان تەواوکەین و ئەو مامۆسانەی کە زیاتر لە 13 ساڵ و 12 ساڵە لە دەروی شارن بگەڕنەوە بۆ ناو شار بەڵام تەوحیدی لیستی موچەکە ڕێی لەوەش گرتووە بۆیە ئەو کارە کە بڵێن ئەو ناحەقیە کە کرا لەو مامۆستایانەی لە ساڵی 2013 و 2014 لە دەروی شارن هەتا ئێستا
بە ناچاری دەستمان بر بۆچی بە شێوازی تەنسیب یا دانانی کاتی یان تەواوکردنی بە شەوانە بیان هینەوە بەناو شار هەتا گواستنەوەی ڕژەکان. بەس ئەزانی ئەوە هەموو ساڵێک ئەو گرفتیان بۆ دروستە بێتەوە، ینی هەموو ساڵێک بێ مانگێک پێش ئەوەی کە خوێندن دەست پێ بکاتەوە لە هەوڵی ئەوە بن کە بە تەنسیب جالوانەی هەر ساڵی لە خوێندنگەیەکی ژانی ئەم ئینیان بۆ بکرانی بەردەوام ئەم کێشەی بۆ ئەم ساڵی شەر بەردەوامی ئەو کێشەیە هەتا پاریژ نەبوو. ئەم ساڵ ئەو کێشەیە ڕوویداد مەعلەعیلم هاوتا بوو لەگەڵ مافی ئەواندا کە ئەم ساڵ بۆیان هەبوو بە گواستنەوەی ڕاژە بێنەوە لەبەرەوەی بە پێی یاسای 1934 دەبێ 5 ساڵ لە دەروی شار بن ئەوانەیەکی سی 2020 بوون بە هەمیشەیی هەتا یەکی سی 2025 لە مانگی شەشە حەقی خۆیان بگواستنەوەکەن بەڵام پەیڕۆڵ وای کرد کە نەتوانن گواستنەوەی ڕاژیان بۆکەین بۆیە بە ناچاری بە شێوازی تەنسیب بۆمان کردو. باش دەستخۆش مامۆستا محەممەد ئەگەڕێمە لای بەڕێستان ویستم ئەو پرسیارە بەڕاستی ڕاستەیە وشکۆمەک دەڤەری ڕاپەڕین چونکە ئەو پرسیاری بەشێکی زۆری خەڵکە کێشەی خانەنشینبوونی ژمارەیەکی زۆر لە مامۆستایان کاریگەری هەبوو لەسەر دەڤەری ڕاپەڕین و لەسەر پەروەردە لە لای ئێوە. بەڵێ بەڵێ کاریگەری و بەڵام ئەوەی بە دەردی بە و پێی مامۆستانەژادی باسی کرد زیاتر ئەوانی تەمەنەکان هاتوونە ناو شار یعنی لە ناو شار زیاتر خانشین و لە دەروی شارەکان نەبوو بۆیە ئەو کاریگەریە زۆرەی نەبوو. بەڵام ئێمە دەگەل لە خانشینی ئەمە کۆمەڵێک مامۆستا هەیە دەبێتە فەرمانبەر کۆمەڵێکمان مۆڵەتی ساڵانە بەڵ مۆڵەتی خوێنیان هەیە مۆڵەتی بەخێوکردنیان هەیە بۆ ئەو کێشەیە بەردەوام هەسەر هەڵەدا بەڵام وەکو خانشی بوون نە تەسیل ناو شارەکان کەمتر بوو لەبەر ئەوەی میلاکەکانیان ناو شار میلاکیان هەم باشە هەم حیستایان کەمتر و بەڵام ئێستا حیستایان زیاد دەبێ ئەو گرفتی ئێمە هەمانە زیاتر لە دەرەوەی شارەکانە ئەوەی کە مامۆستانەژاد باسی کرد 24 و 22کە لە ناو شار لەوانەیە کەمتر بێ بەڵام لە دەرەوەی شارکە لە گوندەکانە ئەوان بەتەواوی بەسەریاندا دەستپێیانی بەلایانی کەمە هەوو مامۆستایەک 25 جاری وایە لەوانێت تاسی دەرسی بڕوە بۆیە بەرچی ئەوان قورسترە بەڕاستی لە دەرەوەی شار بە تایبەتی کۆمەڵک پسپۆری کۆمەڵێکیان باشترن هەن لە کوردی کۆمەڵایەتی ئەو کێشەیان نییە بەڵام لە بابەتە زانستیەکان لە فیزیا لە چیمیا لە وە لە زانست لە ئینگلیزی ئەو کێشەیە کە مامۆستایان هەمیشە گلەیەوە دەکەن کە دەرسی ئەوان زۆرە دەرسی مامۆستاکانی کەمە بۆیە لە ناو شارەکان باشتر بوو لە گوندەکان تەنها و مامۆستانی کە لەوێن زیاتر ئەو گرێبەستە کۆنەکان بوون و وانەبیشیان کە بۆ دانراوە ژمارەیەکی کەم وانەبیش لە ناو شارەکان دانراوە لای ئێمەش. بنسبەت ئەوەی کە مامۆستا سۆران باسی کرد مامۆستا محەممەد ئەو فەرمانبەرانەی کە ساڵانێکی زۆرە فەرمانبەری پاکەرەوە و ئەوانەی کە پێویستن بۆ خوێندنگەکان هەمان گرفت لە لای ئێوەش هەیە؟ بەڵێ لە لای ئێمە لە هەموو مەکتەبەکان ینی وای لێ هاتووە لە ناوەندەکانی خوێندن هیچ کارگوزارێکمان نەماوە هیچ کارگوزارێک بۆ پاسەوان چۆن چارەسەری ئەمەتان کردووە؟ بڕاتی گشتی پر تەنها هیچ چارەسەرێک لەبەرەوەی دامەزراندن نییە گرێبەز نییە چکە ئێمە جارێ تا ئێستا خەمی ئەوەمان بوو ئێمە وانە بێژەکان کە وانە بێژم بکرێنە گرێبەست بۆیە لە خەمی ئەواندا بوون زیاتر وانە بێژەکان بکرێنەوە گرێبەست زیاتر خەمەکە ئەوان بوو لە ئێستاش ئەوکو پێ دەڵم ناکری خۆ ناوەندەکانی خوێندن بێ مامۆستاوێ بۆیە ئێستا زۆربەی زۆری ناوەندەکانی خوێندن هەندێک مامۆستا خۆیان ینی پارە کۆ دەکەنەوە لە سەحسابی خۆیان کارگوزاریان گرتووە و ناوەندەکانی خوێندنیش بۆ خۆیان لیژنەیان دروست کردووە بە سەرپەرشتی مامۆستای زانست و لیژنەیەک لە ناوەندەکانی خوێندن کە بە هەرەوەزی مەکتەبەکان پاک دەکەنەوە تەلەبە ینی بە ئارەزومەندان نەک بە ئیزباری و مامۆستایان هاوکارن لە پاکردنەوەی ناوەندەکانی خوێندن بۆیە ژمارەیەکی زۆر خاننشین دەبن چونکە ئەوانی زیاتر لە 5 ساڵ دەبێت کەستاین نەبووە ئەوەی کە تەمەنە کۆنەکانیش بردەوە دەبەرەوە خاننشین بوون دەڕۆن بۆیە ئێستا ناوەندەکانی خوێندن ناوەندی خوێندنمان هەیە نەپاسەوان نەکارگوزاری نییە مامۆستاکان خۆیان هەیە فەراشێک دەگرن و تەلەبەکانیش هاوکارن لە پاکردنەوەی ناوەندەکانی خوێندندا. باشە وەک بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕین داواکاریتان بە تایبەت بۆ مامۆستایان بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن چییە و دەتانەوێت ئەم ساڵ چۆن ساڵێکی جیاواز لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی پڕ کێشە و گرفت لە بواری پەروەردەدا بەڕێ بکەن؟ وڵاوکو باسم کرد مامۆستایان 2000 سوتەمەنی هەموو جارێ چەند ساڵەکە کردویانە هیوادارین کە وەزعدارایەکان باش مامۆستا خۆچی دێ مامۆستا تەنها معاشەکەی بدرێتێ هیچ داواکاریشکەینی ئێستا تەنها ژیانەکەی وە دابین بکری مامۆستاکان گەر معاشیان هەبێت دڵنیا بە دڵسۆزانە ئیشی خۆیان دەکەن و چەند ساڵە سوپاسیان دەکەین مەمنیان ڕاستە بایکۆتێمە بەڵام لە کۆتایدا نەیانێت تۆ ساڵی تەلەبەکان بخەوتێ بە هەر شێوازێک بێ بۆیە تەمەنا دەکەین و هیوادارین و مامۆستاکانمان تیان ڕادەبینین کە نێڵن ساڵیش کە فوتێ بەڵام ئەگە وەزعی دارایەکە باشتر بێت دڵنیا بە مامۆستاکان بە جۆش و خرۆشەوە ئەوان زیاتر خەمی ڕۆڵەکان و
نەوەکانی خۆیانە بەڵێ بۆیە هیوادارین کە بەسینگە فراوانە ئەو کێشانێکان چارەسەر بوو مامۆستاکان بە دەرونێکی ئارام و بە ڕۆحێکی بەرزەوە بێن ناوناوەندەکانی خوێندن. زۆر سوپاس مامۆستا محەممەد. مامۆستا سۆران، مامۆستایانی پارێزگای هەڵەبجە ئەمساڵ چی دەڵێن لەسەر دەستپێکردنەوەی خوێندن و بەڕێستان وەک بەڕێبەری گشتی کە لەگەڵ بەڕێبەری خوێندنگەکان کۆبوونەتەوە و ئەوان چی دەڵێن، پلان و بەرنامەی ئەوان چییە؟ ئایا لە پارێزگای هەڵەبجە لە دەنگی جەنابتان نەما باشە دواتر ئەگەڕێمەوەلات ئەگەر گرفتێکی برادەران هەوڵ بن. داوای لێبڕ نەکەم. مامۆستا تۆ گوێبیستی ئەمەی؟ مامۆستا سۆران؟ باش مامۆستا سۆران ببوورە هەوڵ دەدەین کێشەکە چارەسەر بێ. مامۆستا عەبدولواحید دەتانەوێت ئەم ساڵی خوێندن بۆ مامۆستا کۆمەڵێک شتت باس کرد کە مامۆستا چی دەوێ، یعنی بەڕاستی و داواکاری کە مامۆستایانیش دەیکەن مافی سەرەتایی خۆیانە و دەبێت ئەو داواکاریانە وەک خۆی جێبەجێ بکرێ و ئەوەشی مامۆستا نەژاد باسی کرد بەشێکی زۆری ئەو داواکاریانەی کە مامۆستا هەیبووە ڕەنگە چارەسەر کرابێت ئەوەی کە ماوەتەوە بابەتی موچەیە کە ئەمە بابەتێکە کە هەمووان ینی تووشی بوون و دەبێت بە شێوەیەکی گشتی ئەمە چارەسەر بکرێ. بەڵام بۆ ئەم ساڵی خوێندن مامۆستایان پلانیان چییە؟ ئایا خەڵکێکی زۆر چاوەڕێی ئەوەیە بزانێت بایکۆت جارێکی تر دەست پێ دەکاتەوە یان پرۆسەی خوێندن بەڕێک و پێکی بەڕێوە دەچێت و دەرگای خوێندنگەکان دەکرێتەوە؟ سپاس. پێشوەختە باسی مامۆستایی بکەم و باسی هەڵوێستیا بکەم. دەمەوێت بەدواداچوونێک بۆ ئەو بابەتانە بکەم کە برای بەڕێزم مامۆستا نەژاد و مامۆستا محەممەد باسییان کرد باشە لە مەوزوعی میلاکی ناوەندەکانی خوێندن. من پێم وایە پرۆسەی پەروەردە هەموو ساڵێ پێویستی بە میلاک هەیە، یعنی لەبەر ئەوە چونکە ئێمە وێڕای ئەوەی کە ئەم ساڵ سێ موالید خانەنشین بوون و موالیدی 65 لە ئارادایە و لە ڕێگادایە بۆ خانەنشین بوون، بەڕاستی بەردەوام پێویستیمان بە میلاکی تازە هەیە، بە ڕۆحی تازە هەیە بۆ پرۆسەی پەروەردە و بۆ ناوەندەکانی خوێندن. لەبەر ئەوەی بەلای کەم ئەم ساڵ 140 هزار قوتابی پۆلی یەکەم دێنە ناو ناوەندەکانی خوێندن. ئەمە بەڕاستی خۆی لە خۆیدا میلاکی دەوێ. جگە لەوەش ئێمە خەریک بوو لە قۆناغی بنەڕەتی ئەوانە پسپۆڕی ڕێزکەی خۆی بگرێتن، بەڵام جارێکی تریش بەهۆی ئەو میلاکەوەوە بۆ ئەوەی کەوا حاڵەتێکی فریاگوزاری ئیمرجنسیە ئیتر مامۆستایان جارش کە دەی بگەڕێنەوە سەر اختصاصی ینی تایبەتمەندی نەمینێتن و بێتەوە مامۆستای گشتی، ینی بگەڕێنەوە پێش 10 ساڵ پێش ئێستا کە چۆن پرۆسی پەروەردە لە ناو ناوەندەکانی خوێندن بەڕێوە دەچوو. ئەمە جگەلەوەی ئێمە بەردەوام پێویستیمان بە پسپۆڕی تازە هەیە، ینی دەبی پسپۆڕی تازەمان هەبی. ئێمە بەردەوام کێشەی کیمیا و ریاضیات و ئینگلیزی و زیندەزانی و ئەو بابەتانەمان هەبووە، ینی بەڕاستی ساڵانی ڕابردوو هەبووینە چۆن بە شێوازێک ئەمە معالەجە دەکرێت. جگە لەوەش باس لەوە دەکرێت کە نیساب تەکمیل بکرێت، دەوانە ئەگەر لە ناوەندێکی خوێندن دەیتکە لە ناوەندێکی خوێندن تەواو بکاتن. مە کێشەیەکی زۆر گەورەیە لە کۆنەوە ئەو بابەتە هەر هەبووە، بەڵام هەرگیز چارەسەری میلاک نەبووە. لەبەرەوە بەڕاستی ئەمە بەو شێوەیە بیر بکرێتەوە کەوا چارەسەری میلاکەکەن ئەمە زەحمەتێکی زۆری تێدا دەبیتن. ئەمە لەلایەکیش کارمەند لە ناوەندی خوێندن کارگوزار و ئەو بابەتانە زۆر زەرێنن. ناکرێم مامۆستا خۆی موچەی نییە پارە بدات بۆ ئەوەی کارگوزارێک بگرێت خزمەتی ناوەندەکەی خوێندن بکاتن. ئەمە لە هیچ وڵاتێکا بشتی ب لەو شێوەیە نییە. ئەوە بدعەیەکی سەیئەشە، ینی بدعەیەکی خراپە ئێمە دەرمان هیناوە بەهۆی ئەو حاڵەتی ئێمە تێیدا دەژین. لەبەر ئەوە پرۆسەی پەروەردە بەردەوام پێویستی بە میلاکەیە، بەردەوام پێویستی بە نوێکردنەوە هەیە. ناکری ئێمە لەسەر دەقێک ئەمە لەلایەکی تر، یعنی ئێمە بەڕاستی مشکلێکی ترمان هەیە، ینی بەس باسی موچە دەکرێت، بەس باسی موچە دەکرێت، باسی بەرزکردنەوەی موچە ناکرێت. هەر مامۆستایەک لە مامۆستاکانی ما بەلای کەم ینی دەتوانم بڵێم تا 100,000 تا 150,000 دینار لە موچەکەی کەمترە. ئەو سار کۆمەڵک مامۆستا خانەنشین بوون، هەمان بەنیوەسڵیەوە خانەنشین بوون. ئەمە غەدرێکی زۆر گەورەی لە مامۆستایان دەکرێتن. لەبەرەوە ناکرێت مامۆستا بەو شێوە مامەڵەی لەگەڵ بکرێتن. ئەمە لەلایەکی تر من پێم وایە مامۆستا هەروەک لە پێشداش ئاماژەم پێدا مامۆستایان خۆنەویستی خۆیان سەلماندووە لە ڕابردوودا، هەرگیز پیان خۆش نەبووە
ئیتر داوام هەڵپە سێردرێت و نەکرێت و ئەوش بچی لە ماڵەوە خۆی منداڵەکانی ئیتر لە پەراوێزا ئیتر پاڵ بدەنەوە. من تچی وام لە مامۆستایان جێلێ نەبووە، دایان ڕاپرسیمان کردووە مامۆستاکان هەمویان لەگەڵ داوامکردن دابنی. بەڵام تۆ کە ئیجبار بووی و ئەوە ڕێکاری مەدەنیشە، پێچەوانەی یاسان نییە تۆ داوام هەڵپەساردننی داوام بکەی، ڕێپێوان بکەی، خۆپیشاندان بکەی، بەیاننامە دەربکەی و واژوو کۆ بکەیتەوە بۆ مافەکانی خۆت. هیچ دەسەڵاتێک هیچ حکومەتێک نابی پێی ناخۆش بە پێچەوانە دەبی معالەجە بکرێت. کاتێ ئەم ساڵ لە بەغدان نیقابەی معلمین چەند ڕۆژێک دەوامیان بڕیاریدیان داوامیان ڕابکرێن. ئەنجومەنی وەزیران هاتە سەرخەت، پەرلەمانی عێراق هاتە سەرخەت، لژنەی پەروەردە هاتە سەرخەت. کاکە ناکرێت لێرە مانگێک داوام ڕادەوەستی، دوو داوام ڕادەوەستی، هیچ بەرپرسێک نایەت بپرسیتەوە بڵە کاکە تۆ بۆ داوامت ڕاگرتووە، بە لەوەرچیت ڕاگرتووە، خۆ دایالۆجی لەگەڵ بکات، قسەی لەگەڵ بکاتن، بۆی کەوا قەنەعاتی پێبینی کە حاڵەتێک لە ئارادای ئەو حاڵەتە وا دەخوازێت کە هەمومان قوربانی زیاتر بدەین. من پێم وایە مامۆستایان لە هەموو کەس دڵنەواترن و زۆر باشە. کەواتە مامۆستا عەبدولواحید کاتم نەماوە زۆر ببوورە سەرباری هەموو ئەم کێشە و گرفتانە و ئەمانی کە مامۆستا داوای دەکات و بە مافی خۆی دەزانێت ئەم ساڵ بایکۆت لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە یان مامۆستایان دەستنەوە هەوڵەکانی هەرگیز ئێمە پێمان خۆش نەبووە داوام هەڵپەسێردرێت، چونکە داوام هەڵپەساردن واتە ڕاوەستانی ژیان، یعنی ژیان دەوەستێت. خۆتان مقارنە بکەن کاتێک کە ناوەندەکەوەندن هەبێ داوام هەبێ شقامەکانمان جممەی دێ هەموو خەڵک بەڕاستی لە دەرەوەیە لە ساعت 8 سبینەوە. بەڵام کاتێک کە داوام نەبێت هەموو خەڵک لە مدبووندایە، لە سڕبووندایە. لەبەرەوە داوامکردن واتە ژیان، واتە هەڵسوڕانی برێن ژیان. لەبەرەوە بەڕاستی ئێمە هەرگیز لەگەڵ هەڵپەساردنی داوام نینە، لەگەڵ ئەوە دابوونەکە معالەجە بکرێت، چارەسەر بکرێت، حکومت موچەکان بدا، بەرزکردنەوەی موچە بکات، مامۆستایان بە سمبل بکات. هەموو ئەوانە بەڕاستی پێدراون، پێدراوی یاسایان خۆ زیاد لە مافی خۆیان نییە. دەستخۆش بێت دەکەم ئەو بابەتە جێبەجێ بێت و داوام هەڵنەپە سێردرێت و داوام ئاسایی بکرێت و ساڵێکی نۆرمەلمان هەبێت. ساڵی ڕابردوودا ساڵێکی نۆرمەل نەبووە. دەستخۆش مامۆستا سۆران ئەگەر گوێبیستی منی ئەگەڕێم وڵات زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم. وەکو پارێزگای هەڵەبجە هەڵوێستی مامۆستایان لە پارێزگای هەڵەبجە بۆ ئەم ساڵی دەستپێکی خوێندن چییە و بەڕێستان وەک بەڕێوەبەری گشتی کە لەگەڵ بەڕێوەبەری خوێندنگەکان دانیشتون قسەتان کردووە، ئەوان دەڵێن چی و مامۆستاکان دەچنەوە وانەکانی خوێندن یان بەردەوام دەبن لە پرۆسەی بایکۆت؟ سواز بۆ جەنابەت. من پرسیارەکەی جەنابەت باش نەگەشتە گوێچکەی من، بەڵام ئەوەی کەی لە تێگەشتم جەنابەت پرسیارەکە دەوە بوو ئایا هەڵوێستی مامۆسایان چۆنە لەسەر دەستپێکردنەوەی دەوام. دڵنیام مامۆسایانی سنووری ئەم پارێزگایە بای ئەوەنە دڵسۆزیان نواندووە لە ڕابردووە لە ئێستاش ئەوەنە دڵسۆزن کە بەردەوامی بە پرۆسەکە بدەن. مامۆسایانی نەک پارێزگای هەڵەبجەوە تەواوی هەرێمی کوردستان ئەرک جێبەجێەکەوە داوای مافەکەیەکە. ومێ دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست داواکاری مامۆسایان بێ و پێداویستی و شایستەکانی مامۆسایان دابین کات بۆەوەی مامۆسایان بە دڵ و دەروونێکی ئارامەوە بتوانن ئەو پەیامە پەروەردەیانەی هەیانە لە پەروەردەکردن و لە فێرکردن بیگەن نە خوێندکاران. جگەلەوە هیچ داواکاریەکی تریان نییە. ومێ دەکەین داواکاریەکانیان جێبەجێ بکرێەوە. مامۆسایانیشمان دڵسۆزن. دڵنیام ئەمساڵ مامۆسایانمان تا ئێستا هیچ نەغمەیەک و هیچ جۆرە قسەیەکمان گوێ لێ نەبووە کە مامۆسایان ڕوو لە ناوەندەکانی خوێندن بکەن و تەکیدم لە جەنابەت کردەوە کە مامۆسایانی سنووری ئەم پارێزگایەوە کوردستان ئەوەنە دڵسۆزیان هەیە و تێگەشتون لەوەی کە خزمەتکردنی مناڵانمان و دروستکردنی مناڵێکی تەندروست بۆ ئەم وڵاتەوە بۆ ئایندەی ئەم وڵاتە گرنگیەکی تایبەتی هەیە و مامۆسایانیش لەوە تێگەشتون. دەستخۆش مامۆستا، سپاس بۆ ئێوەش. مامۆستا نەژاد زۆر بە کورتی بەڕاستی هیچ کاتم نەماوە ئەو بابەتی بە گرنگم زانی پرسیاری لەسەر بکەم ئەو بابەتی فەرمانبەرانی کە پێویستن لە قوتابخانەکان بۆ بابەتی پاکەرەوە و ئەمانە ساڵانێکی زۆرە باس لەوە دەکرێت کە فەرمانبەری تازە لە خوێندنگەکاندا نەمەزراوە و ئێستا ئەوەشی کە هەیە بەشێکی زۆریان کە خانەنشین بوون مامۆستاکان لەناو خۆیانە پارەی بۆ کۆ دەکەنەوە موچەیەکی مانگانی پێدەدەن. ئەمە هەوڵ نەدراوە ئەم بابەتە چارەسەر بکرێ؟ بەڵێ بەداخەوە لە ساڵانی ڕابردووە بەهۆی ئەوەی کە دامەزراندنی کارگوزار و پاسەوان و باخەوان هەمیشە پەنایانە بر بۆ کەسانێک کە تەمەنێکی زۆریان هەیە. ئەمە زوو خانەنشینە بوون و ئێمە کێشە گەورەکەمان لەوە بوو کە بەشێک لەو کارگوزار و پاسەوان و باخەوانانە بە 10 ساڵ خزمەتەوە بەرەو
تەقاوەتی ڕۆیشتن مافی ئەوەشیان پێ نەدرا کە موچی تەقاوەتەکان بۆ بڕێتەوە چکەوە پێی قانوی تەقاوەتی موحەدەکەی ساڵی 2007 ئەبێ شتێکە خانشنی بێ خزمەتەکەی لە 15 ساڵ کەمتر نەبێ. ئەمە بەشێکی زۆری میلاکاتی کارگوزار و پاسان و باخوانی کەم کردووە لە هەمان کاتە ئێستا زمانەکە گۆڕاوە. ئێستا لە جیاتی پاسەوان کامێرە هەیە. ئێستا لە جیاتی ئەوەی کە لە مەکتەبێکا 5 کارگوزار هەبێ مامۆستایان بۆ خۆیان وعیان ئەوەندە بەرزە خۆیان خزمەتی خۆیانەکەن و مەکتەبەکانمان بە تایبەت لە سلێمانی ڕێژێکی زۆر فەرمانبەری تیا هەیە ئەوان هەست بۆ مەسئولیەتە ئەکەن هەندێک کاری ئەوانیش کەمەکەنەوە و ئێمە لە ئەنجامی ئەو وەفدانەی کە ساڵانە ئایانێرینە دەروی وڵات کە دێنەوە بە هەمان شێوە ئاماژە بۆوەکەن فێرخواز و مامۆستاواتە قوتابی و خوێندکار لەگەڵ مامۆستا لە هەفتەیەکە ڕۆژێک هەموو ناوەندەکە پاگەکەنەوە هەموو ئەو قوتابخانە و باخچە و کۆمەڵگەی کە هیانە پاچەکەنەوە بۆیە بابەتی لە هەندێک خوێندگا بینی ینی پاکردنەوەی خوێندنگەکە بە خوێندکارەکانەکەن هەر بەڕاستی خوێندکار ئیشی ئەوەیە کە خوێندنگە پاک بکاتەوە جیا لەوەی کە تۆ بەو شێوەیەک پەروەردەی بکەیت کە پاک و خاوێنی بەڕاستی ضرورە ینی تۆ لە ماڵەکەی خۆتەوە دەستپێکی خوێندنگەش بێگومان ماڵی دووەمە بەڵام ئەکرێت بە بیانووی ئەوەی کە خوێندکار شوێنەکەی خۆی پاک بکاتەوە و فەرمانبەر و مامۆستا هاوکار بن ئیتر بەڕاستی ئەو خوێندنگەی پێویستی بۆ نییە فەرمانبەری پاکەرەوەی هەبێت ئەمە وتمان وەزارەتی پەروەردەکردنی تاکە ئامانجەکە لەوە نییە ئەم قوتابیە ئەم خوێندکارە شوێنی خۆی پاکاتەوە ئامانجەکە لەوێ تۆ بۆ شێوازە پەروەردەکی هەست بە مەسئولیت بکە بۆ داهاتووی بۆ ژیانی خۆشی ئەو شوێنێک کە کاری لەکە پاک و تەمیز ڕای بگرێت و بەشی دووەمی ئامانجەکەوەیە کە ژینگەکەی پاک بکاتەوە و بە هەمان شێوە مامۆستایان کە ئەم لەبەر چاوی قوتابی خوێندکارەکانیان دەسێنە ئەو ئیشانەی کە کارگوزار و ئەوانەیکەن هەدەفەکە لەویە ئەوە نییە کە ئەو شوێنە بە تەواوەتی پاکاتەوە تەواو هەدەفەکە لەوە کە خوێندکارەکە چاولێو بکە لە ئایندەیە ئەمیش هەست بەو مەسئولیەتە بکە بۆیە لە هەموو وڵاتانی دنیا ئێستا کار لەسەر ئەمە ئەکرێ نەک لەسەروەی منی اعتیماد خەمە سەر بەرامبەرەکەم بۆی جێگاکەی خۆم بۆ پاکاتەوە چونکە وەزارەتی پەروەردە واتە پەروەردەکردنی تاکیش لە 2 ساڵی هەتا 7 ساڵی تۆ ئەتوانی پەروەردەکەی دوای ئەوە درێژە پێدەری ئەو پەروەردەیە ئێمە لە 4 ساڵی و لای ئێمە هەتا 7 ساڵی ئەم 3 ساڵەکە لای ئێمە ئەوێ فێری ئەوەکەین کە پاک و تەمیزی خۆی ڕابگرێ خۆشەویستی هەبێ بۆ ئەو شوێنی کە کاری تیاکە خۆشەویستی هەبێ بۆ قوتابخانە خوێندنگەی کە خزمەتی ئەمەکە بۆیە ئەمە بۆ ماڵەوەش و بۆ داهاتووشی ڕنگدانەوەی بێت باش ئەگەر شتێکتان مابێت بە کورتی سوپاس دەکەم بە هیوای ئەوەی ئەم ساڵێکی پڕ لە زانست و زانیاری بێ بۆ قوتابیان و خوێندکاران و ساڵێک بێ بە پێی ئەو ساڵامەی کە وەزارەتی پەروەردە دایناوە دەوام بکرێت و کێشەی موچە چارەسەر بکرێت و کێشەی بودجە چارەسەر بکرێت بتوانین هەموو ئەو هیلاکی دەرونی و هەموو ئەو هیلاکی جستەیانی کە مامۆسان و قوتابیان و خوێندکاران لە ساڵانی ڕابردووە هەیان بوو نەمێنێت و دیسانەوە دەمێت سوپاسی کردی تایبەت و کۆمپانیا و بەرهێنەرەکان و خێرخوازان و دایک و باوکی قوتابیان و خوێندکاران بکەم کە بۆ ماوەی 10 ساڵە لەگەڵ نەبوونی بودجەدا ئەوان دەستیان بە ناوەندەکانی خوێندنەوە بووە و ئەوان بینای تازایان بۆ دروست کردوین و دەمەوێت سوپاسی هەموو ئەو لایەنانە بکەن کە ئێستا پەیوەندی ڕاستەخۆ بە ئێمە واکەن بۆ دروستکردنی ناوەندێکی خوێندن و بە ئومێدی ئەوەی ئەم ساڵش لەگەڵ 21 نوێە لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن و دەستپێکی وەرزی پاییزدا ئێمە بتوانین فێرخوازەکانمان بە شێوازێکی تەندروست پەروەردە بکەین. دەستخۆش مامۆستا زۆر سوپاس بۆ هەموو ئەو میوانانەی ئەم ئێوارەیە لە فایل و دیاردە لەگەڵ ئێمە ئامادەیان هەبوو. ئێمەش بە هیوای ئەوەین کە 21 نۆ دەستپێکی خوێندن لە هەرێمی کوردستان کە دەستپێ دەکا لە سلێمانی و دەوروبەریشی بە هەمان شێوە ناوەندەکانی خوێندن بکرێتەوە سەرباری هەموو ئەو کێشە و گرفتانی کە مامۆستایان هەیەە بەڵام هەمووان کار دەکەین بۆ ئەوەی کە ئایندەیەکی گەشت بۆ منداڵەکانمان فراهەم بکەین بۆیە با لەبەر خاتری منداڵەکانی خۆمان لەبەر خاتری ئەوەی کە ئەمانە نەوەی دواڕۆژن ڕۆشنایی و کۆمەڵگەیەکی پێشکەوتوو لەسەر ئەساسی ئەم نەوەیە کە لە داهاتوو شوێنگرەوەی ئێمە دەبن با لە پێناوی ئەوە هەموو گرفت و کێشەکان وەلا بنین بچینەوە ناوەندەکانی خوێندن و دەستپێکی ساڵێکی نوێی زۆر باش بێت بۆ هەمووان. سوپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ پێتان دەگەمەوە شاد و بەختەوەر بن.